سڵاو باسکردنی بەرنامەی مقاولات یان بەرنامەی سیستەمی بەڕێوەبردننی ئیشی مقاولات. ئەم سیستەمە زۆر سیستەمێکی ناوازێ و لە هەمان کاتە زۆربەی و ئیشانەی کە پێویست پێ بێ لە ئیشی مقاملاتە ئیشی مقاولاتە هەمووی بۆ بەڕێوە ئەبات. سەرەتا ئێمە کە لینکەکەکەینەوە بۆ شێوازە داوای یوزەرنیم و پاسوەردت لێەکە. تو پێویستەکە یوزەرنێمەکە بنووسیت بۆ شێوازە لەگەڵ پاسوەردەکەی. ئەم یوزەرنیم و پاسوەردە دوایە توانی بەدڵی خۆت بیانگۆڕی یان شتێکی تر بتەوێت. یەکەم شت کە بەرنامەکە ئەکرێتەوە بۆ شێوازە ئەدواتە سەر داشبۆردەکەی لە چەند بەشێک پێک دێت دوایی ئەڕۆینە سەری. یەکەم شت کە پێویستە بیزانین تۆ تەبعاً ئەم سیستەمە زۆر بەشی تایە. ئەمە باسی ئەو بەشاناکەین کە زەرورە بۆ زانین و پێویستەکە بیان زانین. یەکەم شت کە پێویستمانە قاسەیە. ئێمە قاسەیەکمان هەیە بە ناوی چی؟ بە ناوی سەرەکی جۆرەکەی نەقدە. بۆ نمونە ئەم تۆ کە قاسەیە کە توانی قاسێکی نوێ زیادکەی. زۆر بەشی تایە توانیت بۆ شێوازە بیگۆڕیت. وەرحاصل ئێمە قاسەیەکمان هەیە بە ناوی قاسەی سەرەکی. تەنانەت توانین چاپکردن بۆ قاسەکە بکەی یاخود لە کاری بخەی یان توانیت دوای فلتەروشتی بۆ بکەی ئەگەر ویستت. ئێمەم قاسەیەمان هەیە باڵانسی دۆلارەکە 162 دۆلارێتە، باڵانسی دینارەکەی سفرە. ڕێگە ئەدرێ سالب بێ نەخێر. ئەگەر بتەوێت ئەم قاسەیە ڕێگە بە سالب بوون بدات ئەتوانی لەمێ کلیک لەمە بکەی بۆی بیکاوە. بەڵێ ئێمە ڕێگە پێ نادەین. یەکەم شتەوەمان هەیە کە ئێمە قاسەیەکمان دروست کردو بە ناوی قاسەی سەرەکی کە خۆی ئۆتۆماتیکی بۆتی داانە. دوای لەوە بەشێکمانەیە بە ناوی کەلوپەلی جێگیر کە ئێمە توانین ئەو کەلوپەلی کۆمپانیانەی کە هەتە تۆ لەمێ هەموو ناوەکان داخل کەیت و نرخەکانیان نیشەکەی بە دینار بێ یاخود بە دۆلار بێ لەمێ داخلیان بکەیت. بۆ نمونە ئێمە ئەنووسین خەنەفە بۆ نمونە بە دینارە بە 100,000 بۆ نمونە بۆ شێوازە دۆخ چالاکە بۆ ئەمە ئیشەکات ئەو قەنەفەیە ئیشی پێکرێ حالیان. بۆ شێوازە ئێمە زیادمان کردو کە ئەزانین کۆی ئەو کاڵایانی کە هەمانە بۆ ئێستەیەک دانەمانەیە کە بە 100,000. بۆ شێوازە چنێک هەبێ ئینووسیت و ئیتر تۆ جەردی کەلوپەلە جێگیرەکانی کۆمپانیاکەی خۆت ئەزانی. دوای ئەوە کە تۆ هەتە بۆ نمونە خەرجیت هەیە لەمێ هەموو ئەو خەرجیانەی کە کۆمپانیا ئیکات لەمێ خەرجەکان ئەتوانی خەرجەکان تۆماتکەی. طبعاً لەمێ خەرجی نوێ بۆ نمونە ئەگە بتەوێت خەرجێک داخڵکەی جۆرەکان لەمێن بۆ نەزیادکردنی جۆر. بۆ نمونە لەمێ تۆ خەرجێک هەیە بۆ نمونە نان خواردن یاخود با بڵێن کرێی ئۆفیس بۆ شێوازە داخلەیەکی. ئەمە یەکێکە لە جۆرەکانی خەرجی تۆ لەمدا کرێ ئۆفیس هەڵەبژێری. ئیتر یەک جارەی نووسیت هەموو جارێ توانی هەڵی بژێریتەوە. لەم لە قاسە هەڵەبژێری قاسە کە قاسە هەڵبژە قاسەی سەرەکی پێتەڵێ باڵانسی دۆلارەکەی 162 دۆلاری تایە. بابەت بۆ نمونە پێدانی کرێی ئۆفیس بۆ نە بە دۆلار بۆنە 100 دۆلار با بڵین پێتەڵێ 62 دۆلارت ئەمێنێتەوە دوای خەرجی. ئەوێ بۆنە توانیت ئەگەر بیکێ بە تەواوکراو ئەوە یەکسەر لە قاسەکەی داشکێنێ. ئەگەر بیکێ بە چاوەڕوان لە قاسەکەی داناشکێنێ تاوەکو کاتی تۆ ئەبدیتێکەوەیەکی بە تەواوکرا. وەلحاصل ئێمە تەواو خەرجەکە تۆمارەکەین. ئێستا ئێمە ئەگە سەری خەرجەکان کەین ئەبینین کە خەرجەکە زیاد بووە. وەکۆبین پێدانی کرێ ئۆفیس کە 100 دۆلارە و پێتەڵێت ژمارەی پسوولەکەی دووە با بڵین بۆ شێوازە ژمارەی پسوولەکەی دووە لە قاسی سەرەکی دەچووە بەرواری ئەو نێت دۆخ تەواو کراوە ئادمین کردوێتی ئەو کەسەی کە با بڵێ ناوی بەکارهێنەرەکەی وەکۆبین لەمێ ناوی بەکارهێنەرەکە ئەدمینە ئەدمین تەواوی کرد. لەمێ هەموو کۆی گشتیت پێ ئەڵێت بای ئەوەندە توانی گەڕان بکەی بەپێی جۆر بەپێی مەودا. ئەگەر ئێمە ئێستا تەنها ئەمڕۆ هەڵبژێرین سێرەکین ئەمڕۆ دوو دانەمان هەبووە تەنها 16 مانگ ئەم دوانەیە. ئەگەر ئێمە بەروارێک هەڵبژێرین کە پێشتر ئەمە بۆ تاقیکردنەوە کە پێشتر بۆ نمونە بعد دەرەوەی بێت بۆ نە 13 بۆ 14 سێرەکەین هیچ ناهێنێ بۆ چونکە ئێمە لەو ماوەیەش خەرجەیەکمان نەبوو. توان بەپێی جۆری خەرجەکە بۆ نەکرێ ئۆفیس تەنها کرێ ئۆفیست بۆێنێ ئەڵێ تۆ 100 دۆلار داوە بەکرێ ئۆفیس یان بەپێی قاسەکەی تر ئەمانە هەمووی فلتەرە. طبعاً نەتوانی فلتەرەکە بۆ شێوازە داخیان خود بیکەیتەوە. لەم بەشە ئەتوانی کۆڵۆمەکان
توانیت دایان خەی بۆ نە بەکارهێنەر لادەی تێبینی لادەی بۆ شێوازە ئەتوانین دەستکاریەوە بکەی زۆر دەستکراوی کردووی یان خود ئەتوانی لەمێ پرێنتیکەی پرێنتکردنی هەموو ستونەکان بە باری درێژیە خود بە باری پانی بۆ نە ئەم مانگەیە چەندێک خەرجیت کردووە توانی بکی بە راپۆرتێکی لەو شێوازە و پێشکەشی بۆ نە هەر کەسێکتەوە بیکی بەپی مەوداکە و لەونە پرێنتی لێدە ئەگەر ئەمەی لێکەی ڕێک ئۆتۆماتیکی خۆی پرێنتت بووەکە تەنانەت ئەتوانی بە ئیگزڵ تەبعەن بەشی پرێنتکردن و ئیگزڵە لە هەموو بەشەکانە هەیە لە زۆربەی زۆری بەشەکانە هەیە کە ئەمەوەکو ئیگزڵێک دایە بەزیێنین ئەمە بەشی خەرجی بۆ شێوازەیە بەشێکی ترمان هەیە بەشی کڕیارمان هەیە خود خەرجی کڕیار ئێمە لەم لە نووسیاوە خەرجی کڕیار ئەفۆن پێشەوەی بڕێنە سەر بەشی خەرجی کڕیار لە قاسەکە مەوتمان قاسەیەکمانێ بەناوی قاسی سەرەکی لەم لا شتێکمانەیە بەناوی زیادکردنی مامەڵە لە زیادکردنی مامەڵە ئێمە کۆمەڵە شتمانەیە کە ئەتوانین لەناو قاسەکانە بیکەین بۆ نە تۆ ئەم قاسەیەت هەیە کە بەرنامەکەت تازە دروست کردووە کۆمەڵی پارەت هەیە ئەتەوێت لەناو قاسەکەی دانی بۆ نمونە ئێمە وەرگرتنەکەین بۆ نمونە تۆ $1000 هەیە ناو قاسەکەی دانی لەگەڵ 2 ملیۆن ئەمە لەناو قاسەکەی دانی بۆ نمونە جۆرەکەی بە شێوازی دەستی ئێمە زیاد یەکەین یعنی با بڵین بەدەستی کردومانەوە نییە حواڵە بەیان شتێک بێ کەواتە ئەنووسین دەستی کلیک لەمە بکە ئینتەرەکەین بۆ شێوازە ئەوە زیاد بوو ئەو دەستیە زیاد دەبێت ئیتر هەموو جارێک خۆی ئەوت بۆ ئەنووسێ ئەو کۆبینن ئێستا ئێمە تۆمارمان کرد ئەگەر بڕۆینە بەشی هەموو مامەڵەکان تەبعەن هەموو مامەڵەکان دێنە ئەم شێوە هەر مامەڵەیەک بکەیت تۆ دێتە ئەم شوێنەیە وە کۆبین دەمێ هاتوو باشە $1000 لەگەڵ چی لەگەڵ 2 ملیۆن دینارە کردداری دارایی بوو جۆری چی دەستی خاصە سەرەکی چۆتە حاڵ تەواو بووە لەلایەنکی و لەلایەن ئادمین کات ساعت 8:24 دقیقە بەرواری ئەمەندە ئەو شتە زۆر بە جوانیت پێڵێت لەم لە هەمووی کۆی مامەڵەکانت پێڵێت دوای توانی بەدڵی خۆتیش فلتەریکەی توانی هەروەها پرێنتیکەی ئەگەر ویستت بۆ شێوازە ئەتوانی هەموو مامەڵەکان پرێنتکەی طبعا ئەمە هەموو مامەڵەکان لەمەیەکێنێ ئەمە بەو شێوازە کە ویستت پارە زیاتکە ئێستا ئەگەرە بینن $1000 و $16,000 تایە و بە دیناریش 2 ملیۆنی تایە طبعا ئەگە قاسەت هەبێت لە قاسەیەک زیاترت هەبێت ئێمە ئێستا بۆ ناتوانین قاسەیەکتری زیادکەین بۆ نمونە ئەنووسین ئۆفیس قاسی ئۆفیس جۆری قاسەکە هەر نەقدە بۆ شێوازە قاسەیەکمان زیاد کرد بەناوی قاسی ئۆفیس زیادکردنی مامەڵە ئێمە ئەگە بڕۆین گواستنەوە بکەین بۆ نمونە لە قاسی سەرەکیەوە بۆ قاسی ئۆفیس چەندێک بۆ نمونە $50 ئەگوازینەوە لەگەڵ 100,000 لەگەڵ $50 تێبینی گواستنەوەکە بۆ نمونە هەر شتێک بنووسی لەمێ کێشە نابێ ئێستاوەکو ئەبینن ئەگە سێری قاسەکان بکەین ئەمە $50 ئەمەش بۆ چەندێ ئەمە بۆ $112 چونکە 50مان لێکم کرد ئەمەش بۆ 1,900,000 ئەمێ هاتە ئەمێ بڕۆینە هەموو مامەڵەکان سێرەکەین پێتەڵێ چی پێتەڵێ هاتوو لە قاسەی گوازراوەتەوە بۆ ئۆفیس گوازراوەتەوە لە سەرەکیەوە ینی لەمە دەرچووە چۆتە ئەوەوە بۆ شێوازە ئەمە قاسەکانەیە کۆ ببینن شتێکی ترشمانەیە گۆڕینەوەی دراو بۆ نمونە تۆ لە قاسی سەرەکیە تۆ ئەتەوێ ئەم $12 بگۆڕیتەوە بە دینار یعنی $12 گۆڕیتەوە بە دینار 12 ئەنووسی تەبەن بۆ شێوازە ئەیگۆڕێتەوە بە دینار بووە ئەبێتە چەندێ 17,160 دینار ئەنجامدانی گۆڕینەوە وەکو بینن لەم لە ئێستا بووە $1000 ڕێک پارێکەشمان بووە 1,970,160 دینار ئەگەر بین سەری مامەڵەکان بکەین سەرەکەین جۆری مامەڵەکە چییە گۆڕینەوەی دراو $12 بووە لەگەڵ چەندێ $12 کراوەتە 17,000 بۆ شێوازە ئەمە بەشی قاسە و مامەڵە دارایەکان با بڵین لەم بەشەیە و لەمێ توانی هەمووی ببینیتەوە لە بەشی داشبۆردی شاهەیە لە دوای ڕۆینە سەری ئێستا دێنە سەر چی بەڕێوەبردننی کڕیار ئەو کڕیارانەی کە دێن لای تۆ مەقاوەلاکەن و با بڵین تۆ حسابیان بۆکەیتەوە و خەرجیان بۆکەی
لەمێ تۆتی کڕیارەکە داخڵەکەی بۆ ناوی کڕیارەکە کەریم باشە دۆخەکەی چالاکە لەم لێ ژمارە تەلەفۆنەوانی بۆ ئەگەر قەرزی هەبوو پێشتر ئەینوسی ئەگەریش نەبوو تا واز لێهین زیادکردن ئەو ئێمە ئێستا کەریمان هەیە وەکۆی بینی دۆلار سفرە دیناریش سفرە کەش حساب بانشێ دوای ڕۆینە سەری سلام لا تین زیادکردنی خەرجیەکین ئەمە یەکێکە لە بەشە گرنگەکان ئەم کەسە دێت تۆ خەرجیەکی بۆ ئەەکەی بۆ نمونە خەرجیەکی بۆ ئەەکەی کۆمەڵەشتی بۆ ئەبەی بۆ نمونە بای $100 بۆ ئەمە خەرجیەکی تر بۆنە ئەمەیان بە دینار بووە بای 200,000 بووە بۆ شێوازە کڕیارەکە هەڵە بژێری کەریم جۆری خەرجیەکە بۆ نمونە زیادەکەی بۆ نمونە بینا یان خانوو باشە ئیتر بۆ نمونە سەقفە بۆ نانووسی سەقف سەقفەکە هەڵە بژێری ژمارەی وەسڵ ئەگەر پێویست کە ئەینوسی ئەگەریش پێویست نەکەن ئەینوسی بەروار دۆخ تەواو کراوە ئەگەریش تەواو نەکرا بۆ توانی وەکو تەنها وەکو شتێک داینەی دوای ئەوە کە تەواو زانیت ئۆکەیە ئەبدیتی کەیتەوە بیکەی بە ینی ئەتوانی یەکەم جا بەڕەشنووس بێ دوایەوە ئەبدیتی کەیتەوە بیکەی بە تەواوی خۆ دەتوانانی یەکسەر هەر تەواو بێ لەمێ ئەوکو پێتەڵێ کۆی ئێستا ئەوەیە قەرزی نوێ هەر ئەوەیە چونکە هیچ قەرزی لەسەری نەبووە پێشتر خەرجەکە بە تەواوەتی یان بەسەر کەوتووی چوە سەر حسابی کێ چوە سەر حسابی با بڵێن کەریم وەکو بینی ژماری پسوولەکە دووە ناوی خەرجەکە کەریم یەک بۆ نەگەر خەرجێکی تر زیاد کێ نەبێت بە کەریم دوو بۆ شێوازە وەکەوەی کە داوا کرابوو توانیت لەمێ چاپکردنی پسوولەی خەرجی بکەی بۆ شێوازە کە چاپکردنی پسوولەی خەرجیت کرد لەمێ ژمارەی پسوولەکە و بەرواری خەرجی و جۆری خەرجی حاڵەت بۆنە ناوی کڕیار ناونیشانەکە ئەیهێنێ اینجا لەمێ بابەتەکە بۆ نەوانی کە نووسیوتە لەگەڵ سعرەکەی بڕی خەرجی لەمێ لە کۆتایە کۆیت پێدا و بە چیش پێدەدا بە نووسین پێدەدا $100 200,000 دینار لە قەرزی پێشوو سفر بووە خەرجی ئەمڕۆ $100 بووە لەگەڵ 200 دینارە کۆی قەرزی نوێ ئەو نەیەکە ئێستا زیادمان کردووە طبعا ئەمە ئەتوانیت ئەم بەشانە بەدڵی خۆت بۆ نمونە ئەم بەشانە لابەی وردەکاری زیاتر لاماندا توانی تەنانەت واژوەکە لابەی واژوەکەشمان لابە ئیترم بەشانە بەدڵی خۆت تەنها ئەوەی لێلا دەیاخود ئەوەی لێ بکە ئەتوانی تۆ زیادیکەی یاخود لایدە یاخود بیهێنی بۆ شێوازە ئەتوانی چاپیکێت طبعا ئەمە خەرجەکان کە دێتە لیستی خەرجیەوە دێتە ئەمێ دوای ئەتوانیت تۆ گەڕان بۆ خەرجەکان بکەی بە پێی مەودا بێت یاخود ئەتوانیت بۆ شێوازە پرێنتی هەموو خەرجەکان بکەی چەندێک خەرجیت کردووە بە پێی بۆ نمونە چەندێک خەرجیت کردووە بە پێی بڕەکانیانیش بە ئەتوانی لەمێ بڕەکان بێنین بۆ کۆبینن ئێستا چەندێک خەرجیمان کردبێت پێت ئێژێ بای $104 خەرجیت کردووە بای 200,000 بە دۆلار ئەوەندە و بە دینار ئەوەندە کۆی خەرجەکان و بۆ کێکرا و هەموویت بۆ هێنێ مامەڵەکانی کڕیار لەملا کە دوای ئەوەی تۆ خەرجیت کرد اینجا کەسەکە دێ بۆ نمونە دێ پارە واصڵەکە ئەڵێنە سەر بەڕێوەبردننی کڕیار بۆ نەکەریم دێ پارە واصڵەکە باشە تۆ تەوێن پارە بڕاتێکیەوە قاسی ئۆفیس بۆ نمونە نەقاسی سەرێکی کەریم دێ بۆ نمونە چەندێک قەرزارە $100 لەگەڵ 200,000 تێ $50 واصڵەکە باشە $50 واصڵەکە لەگەڵ 100,000 چیکردنەوە ئەمانەی چی ناوێ زیادەکەین ئێستا کۆ بینی قەرزەکە لەسەر کەریم بووە بە چەندێ $50 لەگەڵ 100,000 چونکە ئێمە ئەومان کردووە واصڵمان کردووە بوو ئێمە ئێستا بەشە گرنگەکەمان کوێ لە ئێمە ئێستا گەسبێنە سەر مامەڵەکانی کڕیار پێتەڵێ بۆ نەکەریم مامەڵەیەکی کردووە توانی ئەمە وەسڵ قەبزە بیدیتێ ئەو شێوازە وەسڵ قەبزێکی پێدەی کە بڕی $50 بڕی دینار ئەوەیە بە نووسینیش پێدەدا توانی پرێنتی کەیت و بیدیتێ ئەمە وەسڵ قەبزەیەکە گەر ویستت و لێ بەڕێوەبردننی کڕیارە شتێکمان هەیە بە ناوی کەشف حساب کە کلیکت لێ کرد لەمێ هەموویت بۆ هێنێ بۆ نمونە ئەڵێ خەرجێکی هەیە بایی $100 بۆ لەگەڵ 200,000 اینجا پارەدانێکی هەیە باشە پارەدانێکی هەیە ئەم پارەدانە $50 واصل کردووە لەگەڵ 100,000
ماوەکەی بووە بە چەندێ بووە بە $50 لەگەڵ 100,000 ئەمە خەرجیەکە ناوی خەرجەکەی کەریمیەکە ئەگەر تێبینیمان هەبوو لەمێ خۆی ئیهێنێ پێتەڵێ کۆی خەرجیەکان ئەوەندەیە کۆی پارەدانەکان ئەوەندەیە کۆی قەزی ئێستا ئەوەندەیە بتەوێ ئەتوانی ئەمەش پرێنکەی ئەمەشی بیتی ئەمە کەشف حسابێکی زۆر مرتبە ئەتوانی بە کەسەکەی بدەیت کە هیچ بیانوێکی نامێنێ لەم لا راپۆرتێکیشمان هەیە هەر نزیکە لە کەشف حسابەکەوە بەڵام من بۆ شێوازێکی خۆ دەکە پرێنتی ئەوەی تیانێ و ئەتوانی بۆ شێوازە پرێنتیکەی بۆ ئەوەی لای خۆت بمێنێتەوە شیکردنەوەی مانگانەی تایە کۆمەڵە شتی تایە هەردووکیان تقریبان هەمان ئیشە بەڵام لەمێ هەموو مامەڵەکان لەمێ تەنها خەرجیەکان لەمێ تەنها پارەدانەکان بۆ شێوازەیەک خەرجی یەک پارەدان کوێ ئیتر بە شێوازێکی زۆر پوخت و چڕ شتەکانت بۆ ڕوونەکاتەوە ئەمە بۆ بەنسبەت خەرجی کڕیارەوە کەواتە ئێمە باسی چەند شتێکمان کردووە کەلوپەل خەرجی کڕیار دێنە سەر زەرعەکان لەم لە کارمەندمان هەیە دەمێت تۆ کارمەندەکانیان وەستاکان زیادەکەی بۆ نمونە ناو بۆ نمونە محەممەد حەیدەر وەستایە یاخود کرێکارە کامەیانە دۆخ چالاکە قەرز ئەگەر هەبووی نووسی ئەگەریش نەبوو دوازی دەهێنی ئەوە زیاد کرا طبعاً کارمەندەکە زیاد کرا ئێمە ئێستاگە بڕۆی لەسەر بەڕێوەبردنی کارمەند سێگە محەممەد حەیدەر مانەیە کە وەستایە و ژمارەی تەلەفۆنەکەی تو قەرزی دینار و دۆلاری لەسەر ئەوێ دەی دروستکردنی زەرعاکەین تۆ زەرعەیەک بۆ فڵان کەس بۆ نە بۆ کاکەریم دروستیەکەی کرێکارەکەت کێ محەممەد حەیدەر لەمێ تۆ لە زەرعەکەی بوون کۆمەڵە شتەنووسی بڕ لەم لایەکەکەی ئەینووسی بۆ نمونە دانەیە لەم لا بۆ نمونە بای 100 دوو دانەیە کات $200 بۆ شێوازەگە دیناریشی هەبوو چەند دانەتە بێ ئەتوانی زیادیکی ئێمە لەبەر کاتەکە شوێنش ئەنووسی بۆ نمونە ئێمە لەبەر کاتەکە زۆر شتەکان ئاڵۆز ناکەین دۆخەکەی پەسەندە و ئەگەر داشکاندن هەبوو لەمێ داشکانەکە دانەی پاشە کەوت نمونەکە بەسەرکەوتووی خەزن کرا با بڵێم سەرێکین ژماری زەرعەکە بۆ ژمارەیە کە بۆ کاکەریم کردوتە وەستاکە کە سەرپەرشتیەکە محەممەد حەیدەرە و بایی $200 بووە دێنە سەر بەڕێوەبردنی کارمەند سێرەکەین ئەوە تێمە ینی $200 قەرزاری محەممەد حەیدەرین بۆ ئێمە دین پارەی پێدەین باشە چونکە زەرعەکە بۆنت بە چەند جارێک تۆ پارەیە دەیتی بۆ ناتەوێت لە ئۆفیس لە قاسی ئۆفیس دەرچێ ئێمە $200 قەرزارین خۆی قاسی ئۆفیس $1000 تیە ئێمە $100 دەین بە محەممەد حەیدەر ئەفوان $100 پێدەین تۆمارکردنەکەین نۆکۆ بینن ئەوە بەشێک زیاد بوو ئەو پارەدانێکە ئەمە وەسڵ قەبزێکی شتایە ئەتوانی ئەم وەسڵ قەبزە بۆ ئەوەی ئەتوانی لای خۆت داینی ئەتوانی هەر شتێک بێ لا تەمێنێتەوە کە ئەتوانی ئەم وەسڵ قەبزە وەکو بڵێ کە من پارەم داوە بم کەسە پێویستیش ناکە بۆی بدەیت چونکە لای تۆ پارەت داوەنەکە و پاری دابێ ئەگە سێریکەین سێری بەڕێوەبردنی کامەسێکم بۆ بە $100 ئێستا ئێمە $100 قەرزاری ئەوین ئەوگە سێری قاسەکەشمان بکەین قاسی سەرەکی سێرەکەین باڵانسەکەی بوو بە $100 چونکە ئێمە $100 ماندا بە کارمەندەکە لەم لا هەموو زەرعەکانت بۆ هێنێ لەم لا راپۆرتی کرێکارەکان با بڵین ئەو محەممەد حەیدەر سێرەکەی بۆت لەمێ بۆتە هێنێ بۆ نەزەرعەکان و پارەدانەکان یەک زەرعی هەیە وەک پارەدان هەیە بۆ شێوازە و لە کۆتایی پێتەڵێت قەرزی ئێستا $100 بەدەست کرێکارەوەی ئەبێ کە بیدیتێ ئەمە بەشی زەرعە شمان تەواو کرد بەشی زەرعەکەش تەواو بوو بۆ شێوازە بەشی زەرعەکەش تەواو بوو ئێستا گە بڕۆینە بەشی داشبۆرد سێرەکەین لە بەشی داشبۆردە کۆمەڵە شتمان هەیە لەمێ لە بەشی داشبۆردەکەیە کۆمەڵێک داتات هەیە کە پیشان تێدا بۆ شێوازە ئەمڕۆ چەندێک خەرجیت کردی بێت ئەمڕۆ چەند بەکارهێنەرت هەبێ بۆ نەمڕۆ بای $104 خەرجیمان کردو بەکارهێنەری چالاک کۆگا ئەمە چەندێکت کردی بێ بۆ نەکڕیارەکان مامەڵەشت کرابێت ئەمڕۆ پیشانتەیە لەم لاش کۆی مامەڵەکان کە ئەمڕۆ کرابێت هەروەها پیشانتەیە بە شێوازێکی زۆر جوان لەم لە ئامارەکانی فرۆشتن و کڕین کە دینە سەری لەم لاش راپۆرتمان هەیە بۆنە راپۆرتی خەرجی کە ئەتوانین یان راپۆرتی گەڕانەوە کە ئەتوانین بڕۆینە سەری و راپۆرتەکانت پێ بدە هەروەها لە راپۆرتەکانی شێکشتی دریتایە تۆ ئەگەر بۆ نەبتەوێت ئەم چەند راپۆرتە تۆ پێویستت پێی نییە
ئەتوانی بۆ شێوازە عەلامی چاوەکەی لێدیت و پاشەکەوتیکەی بۆت نایهێڵێت و لە بەر چاوت نایهێڵێ. ئەگەر بتەوێت بیهێنیتەوە تەنها بۆ شێوازە کلیکی لێ یەکەیت و پاشەکەوتیەکەیت و ئەیهێنێتەوە بۆت. دێنە سەر چی دێنە سەر با بڵێین لەم لا کۆگاکانمان هەیە. ئەگەر تۆ ئەم جارە ئەوەی کە بۆ ئیشی مقاولات هەبێت ئەمەیە، بەڵام کۆمەڵەش تریشی تایە ئەگەر ویستان هەرتوان ئیشی پێ بکەن. بۆ نمونە کۆگات هەبێت وشت لە کۆگا سەیفکەی شت لە کۆگا دانی دوای ئەو کڕین و فرۆشتنیشی پێوە بکەی هەرتوانی. بۆ نێمە کۆگایەکمانەیە خۆی ئۆتۆماتیکی بۆتی دروستەکە بە ناوی کۆگای سەرەکی. لەم لاش بازرگانمان هەیە کە ئێمە کڕین و فرۆشتن کریار و فرۆشیارە کە ئێمە کڕین و فرۆشتن ئەکەین. هەمانە بە شێوازی ڕاستەوخۆ یان هەمانە خۆ دەتوانانی داینی. بۆ نمونە کەسێکمانەیە بە ناوی هێدی هەم کریار و هەم فرۆشیارە ژمارە تەلەفۆنێکی بۆ دانین لەم لا خەزنیەکەین. باشە قرز بەسەر ئەو قرز بەسەر من ئەومان هەیە. لەم لا طبعاً دێنە سەر چی کاڵا وەڕێبردننی کاڵا. ئەگەر تۆ کاڵات هەبێ و کاڵات ئەبێ یەکەم جا کاڵاکە بناسیێنی. لەمێ لە کاڵا ناساندن ئێمە ناوی کاڵاکەت هەیە لەمێ بێ ناوی کاڵاکە بنووسی. لەمێ کۆدێک بۆ کاڵاکە ئەتوانی خۆت کۆدی بیتێ یاخود دەست بنەی بە ئەمە خۆی لە سیستەمەکە لە چەند وەستا بێت بۆنە لە یەک وەستا بێت کۆدی دووتەداتێ لە دوای خۆیەوە، یاخود کۆدێکی ڕاندۆمت بۆ یان کۆدێکی هەڕەمەکیت بۆ جنریتکە. لەمێ بارکۆد ئەگەر هەبێ نووسی یەکە بە دانە و کارتۆن و سێت بۆ شێوازە هەمووی تایە کامە دوێ توانی هەڵی بژێری جۆر بە بڕواری بەرهەمێنان و بەسەر چوون نرخی دینار و دۆلار. لەمێ کاڵای تایبەت یاخود کاڵای ئاسایی ئەگەر کاڵای تایبەت بێ دوای بە شێوازێکی سەریعتر ئەتوانی دەست پێ بگا. لەم لا سنووری کەمترین بڕ ئەگەر بۆ نمونە ئەنووسی چوار ئەگەرم کاڵایە گەشتە چوارەگەدار دەکاتەوە تا دوایی. لەم لا بەڕێوەبردننی کاڵای مە خۆماندانێکمانەیە بە ناوی تێست و کۆدەکەی سفریەکە و یەکەکەی دانێ و تا دوایی لەم لا جەردی کاڵە. ئەمە با بین کڕین بکەین دوایەوە ڕۆین سەر جەردی کاڵاک. ئێمە دین کڕینەکەین بووم کاڵایە ئەنووسی بۆ نمونە تێست بوو بانگی یەکەین بۆ نرخی کڕینەکەی ئێمە پێشتر دیاریمان نەکرێت تەبعاً توانین دیاریشیکی بۆنە بە 1000 دینار بۆنە دەدانە ئەکڕین. فرۆشیارەکە کێ بۆنە لە هێدی ئەسێنین ئەکڕین بە قەرز لێ ئەکڕین تۆمارێکین تۆماری پسوولەکە ئەکەین. تەبعاً ئەگە بڕۆینە سەر پسوولە کڕاوەکان سێرێکین لە مێتیایەتی و ئەتوانین پرێنتشیکێت و چاپیکی ئەگەر ویستت بۆ شێوازە توانی بۆ شێوازە چاپیکی سێرێکین. ئێمە ئەگەر ئێستا بڕۆینە سەر جەردی کاڵا ئەم لە پێتەڵێ چی کاڵای کتێ بە ناوی تێست کۆدەکەی ئەوەتە بڕەکەی دەدانێتەیە نرخی کڕین سفر پێتەڵێ هەمووی بە جوانی پێڵێم نرخی کۆی فرۆشتن و لە کۆگای سەرەکیایە. باشە کاڵەکەم بۆکان ئەگەر هەڵ کاڵایەکەم بێت لە میاگەداتەکەتەوە لەم لە ژۆرەکانی تایە کە تۆ توانی بە دڵی خۆت جۆزیاتکی بۆن ئەزاهیە شیشەمەوە هەر چیەک بێ کە بەپێی جۆرەکەیە. لەم لا ئێمەسە کڕینمان کرد و چووە کۆگا کاڵاکەمان ناسان دێکەم جەنجە کڕینمان کرد و چووە کۆگا. ئێستا تۆ ئەتەوێ بیفرۆشی ئەتوانی کلیک لە فرۆشتنی کاڵا بکەی لە فرۆشتنی کاڵا دێی لەمێ ناوی کاڵاکە بانگەکە یان خود بە کۆدەکەی ئەگەریش بتەوێ تێست بۆ نمونە ئەگەر بە دینار بێ خود بە دۆلار بێ ئەمە بەڕاستەو خۆی فرۆشین لە چ قاسەیەک دەرەچێت بۆ ئەڕاتە قاسی سەرەکیەوە سێرەکی قاسی سەرەکی چەندێکی تایە 1,970,000 ئەمە 2000 با بیکەین بە 3000 بۆی بێ بە 1,920,000 کە کلیکمان لە پاشەکەوت کرد ئۆتۆماتیکی بۆ نێسێ مەگە قاسی سەرەکی هەڵبژێرینەوە سێرەکەین بوو بەچەنێ زیاد بوو چوە سەر حسابی قاسەکەمان وەروەها لەکوێ تەمارەوێ لە هەموو مامەڵەکانە وەکۆ بین پسولەی پارەدان بۆ وەستە پسولەی فرۆشتن ئەمانە هەمووی غەز نەبێت. بۆ پسولەی کڕینەکە خەسن نەبوو چونکە بە قەرز کڕیومانە ئەگەر پسولەکە بە نەقەت بووایە ڕەکە چوون مامەڵەکانەوە بەڵام بە قەرز کڕیمانە کە واتە پارەکە لە قاسە دەرنەچوو بۆیە ناچێتە مامەڵەکانەوە. وەکو بینیتان ئێستا فرۆشتنمانیش کرد و ئێمە ئێستا ئەگەر سەری پسولە فرۆشراوەکان بکەین توانین لەمێ طبعاً دوو جۆر پسولەی تایە توانی بە حراری هەروەها ئەتوانی بە پسولەی A4 بۆ شێوازە چاپی کەیت و بە کڕیارەکەتی بدەی ئەگەر بتەوێ
بۆ شێوازە لەم لا کڕیار و فرۆشیارەکە وەکو بینن هێدی قەرز بەسەر منەوە 10,000 من قەرزاری ئەوم من ئەمێ پارەی پێ بدەم ناوی بازرگانەکان نووسم وەرگرتن پارە پێدانە جۆری ماوەڵەکە پارەدانە 10,000 لەملا لە دینارەکەی طبعاً قاسەکە لەمێ لە سەرێکی ئەمێ بیدەمێ بۆ نمونە من 10,000ەکەی بۆ واستڵەکەم لە قاسە سەرەکیەکە دەرەچێ زیادکردن ئەگە سێریکەین سێرێکین بوو بە سفر و سێری قاسەکە بکەین سێرێکینە بێ 10,000 لە قاسەکە کەم کردبێت بوو بەچەنێ 1,910,000 بۆ شێوازە هەموو مامەڵەکان شلەمە پیشانەدا توانی دوایی تەنها یەک مامەڵەمان هەیە لە نێوانی ئەمە بازرگانەکان ینی کڕیار و فرۆشیارەکان کە ئەویش ئەوەیە لەم نرخی دۆلار کە تۆ ئەتوانی ڕۆژانە بیگۆڕی بۆ ئێستا 143 کردوم بە 143 زانیاری سەر پسوولەمان هەیە کە لەمێ ناوی کۆمپانیاکەت بە ئینگلیزی ئەنووسی ناوی کۆمپانیاکەت بە کوردی ئەنووسی ناونیشان ژمارە مۆبایلی 1 ژمارە مۆبایلی 2 لەمێ سەردێڕ ئەنووسی بۆ ئەوەی لە هێدەرەکە دەرچێ هەروەها لەمێ لۆگۆت هەیە کە لۆگۆ شوێنەکە توانین لەمێ داینیت و کلیک لە پاشەکە و تەکەین ئیتر لەسەر هەموو پسوولەکان ئەوێ دەرەچێ ئەمە بەشەکان بوو بە شێوازێکی زۆر سەریع طبعاً لەم لە کەشتێکی ترمان هەیە لەمێ چیمان هەیە زیادکردنی بەکارهێنەر لەم لە بەکارهێنەرێک زیادەکەی بۆ نمونە ناوی هاوکارە وشەی نهێنیەکەی بۆنە 321 بۆ نمونە ڕۆڵەکەی ئەکین بە ئادمین بۆ نمونە کۆگاکان هەموو کۆگاکان توانی پێ بدەی ئەگەر ئادمین بێت خۆی دەسەڵاتی هەمووی هەیە بەڵام ئەگەر ئادمین نەبێت بۆ نە یوزەر بێ یاخود ئیدیتەر بێت ئەبێت تۆ ڕۆڵەکانی بۆ نە چی کۆگایەک ئەتەوێ ئەکسسیکا PDP یان بازرگانەکان ئەتوانی هەمووی پێ بدەی ئەمە ئەگەر ئەدمین نەبێ بەڵام ئەگەر ئادمین بێ پێویست بۆ ناوکات تۆ ئەتوانی ئۆتۆماتیکی خۆی هەمووی وەرەگرێت هەموو ئەکسسەکان وەرەگرێت لەم لا دەستکاری بەکارهێنەر توانی لە تۆ هاوکار کۆمەڵێک دەسەڵات لە هاوکار بسێنیتەوە بۆ نمونە داشبۆرد دەبێ هەر هەیبێ دایمە بۆ نمونە یاخود ئەگەریش نەیبێ بۆ نمونە تۆ ئەتوانیت کڕینی لێ بسێنیتەوە بەڵێ توانی بەس تەنها فرۆشتن کارمەندەکانی نادەیتێ هەموو مامەڵەکانی هەر نادەیتێ کاڵاکان ئەتوانی پێی بدەی زەرعی پێ بدەی باشە تەنها ئەو نەی پێ بدەی تۆمارکردن ئێستا من ئەگەر بە ئەکاونتی هاوکار داخڵ بم 321 سێرەکەین لە ئەکاونتی هاوکارە تەنها ئێمە ئەگەر ئەمە چاکەین داشبۆردەکە بابیدین بابینی پارێشی بینی بۆ شێوازە لە ئەکاونتی هاوکارە ئەمە طبعاً ئەبێت لە ئەدمینی لایدین بۆ شێوازە ئەمە ئێستا ئەگە سێریکەین لە ئەکاونتی هاوکارە تەنها ئەو بەشانە کە دیاریمان کردووە پیشانی هاوکاری ئەدا طبعاً ئەگەر بتەوێت هاوکار ناتوانێت بە هیچ شێوازێ بۆ نمونە دەسەڵاتەکە بگۆڕێ توانی لەمێ چوونە دەرەوە ئەەکەی هەر بە ئەکاونتی ئەدمینەکەی خۆمان 1 2 3 ڕۆڵەکەی هاوکار ئەکەین بۆ نمونە ئیدیتەر بۆ شێوازە کە ڕۆڵەکەی هاوکارمان کرد بە ئیدیتەر لەمە دەستکاری بەکارهێنەر سێریکین هاوکار زەرعی هەیە لەگەڵ کاڵاکان دەسەڵاتی بەکارهێنەری نییە بە هیچ شێوازێ کە ئێستا هاوکار داخڵ بێ 321 ئەو بەشە نابینێ بە هیچ شێوازێ تەنها توانێت بۆ نمونە چی بکات کڕین بکە یاخود زەرع دروستکە یاخود کاڵاکان تەنها ئەو بەشانە بۆ نمونەوەکو تێستێک دامان ناوە تەنها ئەو بەشانە ئەتوانێت ببینێ ئەو بەشانەی کە تۆ دەسەڵاتی پێ نەداوە ناتوانێت بە هیچ شێوازێک بیبینێ ئەمە کورتەیەک بوو لەسەر سیستەمەکە هیوادارم بەدڵتان بێ